دیارە زاگرۆس بەو زنجیرە چیا و شێوانە دەڵێن کە لە گۆلیوان ڕاددەست پێ دەکەن و بەرەو باشووری ڕۆژاوای وڵاتی ئێران دەکشێن و کە بەشێکی دەکەویتە باشوورەوەی دیکەی دەکەویتە ڕۆژهەڵات و ئەو زنجیرە شێوانە جگە لە بەرزایەکانی داوێنەکانی بەگشتی پڕن لە دارستان و لێڕەوار و ڕوەکی چێوی و ئاڵفی جا دیارە لە ڕووی ڕووبەر و ئەو شتانەشەوە بیرروڕای جیاوازە هەیە بەڵام بەپێی زۆربەی سەرچاوەکان درێژی ئەو زاگرۆسەی ڕەنگە دەگاتە 1100 کیلۆمتر و پانایشی نێزیک 300 کیلۆمتر جا کەم و زیادی لێرەکانەدا هەیە کە بەگشتی ئەبە و بەشەی دەڵێن زاگرۆس کە ئێمە هەل لە سەرەتاوە ئەو شوێنە بووە کە شوێنی نیشتەجێبوونی کورد بووە. دیارە زاگرۆس بەوەی گرینگە کە ئەو زاگرۆسە بەگشتی پڕە لە سەرچاوی سروشتی یعنی ئەو سەرچاوە سروشتیانەی کە مرۆڤی کورد لە سەرەتاوە بەشێکیانی پێیان ژیاوە ڕەنگە بڵێ نەگە باسی سەرچاوەکان کە من ئێستا باسی هەر هەمووان ناکرێت بەڵام دیارە بیری نەوت و ئەو قانگە بەردانە و ئەنجا دارستان کە سامانێکی گەلیونەتەوەیە ئەو دارستانەی کە مرۆڤی کورد هەر لە سەرەتاوە پێی ژیاوە جێگە حەشارگەی بووە جێگەی حەوانەوەی بووە سەرچاوی قوت و داهاتی بووە ئەنجا بۆ ئاژەڵداری کەڵکی لێوەرگرتووە ئەنجا بۆ عیلاج و دەوا و بۆ چارەسەری نەخۆشی و بەگشتی لەگەڵی ژیاوە ئەو مرۆڤی کورد ئەگەر ئەو دارستانە نەبووایە ڕەنگە ژیانی نەدەبوو چۆن مرۆڤی سەرەتایی خۆوەک ئێستا نەبووە خۆی ڕاهێناوە دەگەڵ ئەو سروشتەی و ئەو سروشتە بۆتە بە هۆکاری ئەوەی کە دەگەڵی بژیت و ئەو دارستانە توانی وێتی تاوەکوونێ ئەوڕۆ ئێمە بژێنیت. دیارەگەر ئێمە بمانە هەوێ بە شێوەیەکی گشتی لە ڕووی ڕسکان و گەشەکردنەوە چاو لە جۆرەکانی دارستان کەین لە جیهان سێ جۆر دارستان هەیە یەکیان دارستانی خۆڕسکی سروشتی دەست لێ نەدراوە ئەو دارستانانەی کە نەبوو نەجێ پێخستی مەڕ و ماڵات و مرۆڤ دەستی وێڕە نەگەیوە پێ کاتەکە بۆ خۆی ساغز دەکا دەفەوتێ و دیسان گەشە دەکاتەوە. جۆری دووهەمی دارستانی سروشتی خۆڕسکە بەڵام دەست لێ دراو وەک ئەو دارستانانەی زاگرۆس دارستانەکانی زاگرۆس دارستانێکی سروشتیە بۆ خۆی ڕسکاوە بەڵام ئەو ڕۆبۆتە جێپێخستی مەڕ و ماڵات و مرۆڤ و لە شێوەی دەست لێ نەدراوی هاتۆتە دەرێ. جۆری دیکەشمان دارستانی دەستکردە لە وڵاتان زۆر گرنگی پێدەدرێت بۆ بەشی پیشەسازی بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە تا ئێستا گرنگی پێ نەدراوە. دیارە ئەگەر سەبارەت بە ڕووبەرەکانی دارستانەکانی زاگرۆس قسە بکەین لێرەدا لێدوان و بیرروڕای جیاواز هەیە. دیارە ئەگەر ئاور وەڕابردوێکی زۆر نزیک دەینەوە زۆر دوورنا هەر 6 ساڵ بەر لە ئێستا ڕووبەرەکان 10 ملیۆنی هکتار بوون بەڵام ئێستا باسی 5 ملیۆنی هکتاری دەکرێت یعنی نیوەی فەوتاوە تاوەکو ئێستا بە ماوەی 56 ساڵ. ئەنجا ئەگەر بێت و باس بکەین دیارە لە بەشی ڕۆژهەڵات ئەو ڕووبەری دارستانانە 5 ملیۆنە بەڵام لە بەشی باشوور 630,000 هکتارە بەڵام لە ڕۆژهەڵات 5 ملیۆنی هکتارە. هەڵبەتە بیرروڕای جیاوازی شەیە ناکرێ بڵێن وەڵی ئەو شتە تەواو ئەوەی و ئەولا ئەولاینە چۆن ئەو دارستانانە بەرەبەرە
خەریکی فەوتان ئەنجا ئەگەر لە ڕوو ناوچەشەوە باسی بکەین دیارە دارستانەکان زاگرۆس بەگشتی سێ بەشە بەشی باشووری زاگرۆس ناوەندی زاگرۆس و باکووری زاگرۆس کە پێکاتەکان لەو سێ بەشەدا جیاوازە بۆ نمونە بەشی باشووری زیاتر پێکاتەی جۆری دارشەچیە ناوەندەکەی تێکەڵاوێکە لە دارشەچی و هێڵوین و مازوین و باکوورەکەشی هەر مازوین و هێڵوین و شەچین تێکەڵاوە بەو جۆرە هەڵکەوتووە. ئەگەر ئێمە بمان هەوێ سەبارەت بە جۆرەکانی دارستان قسە بکەین دیارە دارستانی زاگرۆس دارستانی سروشتی خۆڕستی دەست لێدراوە بۆ تەجێپێخستی مەڕ و ماڵات و مرۆڤ جا ئەو دارستانە لە هەر ناوچەی پێکاتەکەی جیاوازە لە هێندێک شوێنان بەڵام پێکاتەی سەرەکی لە زۆربەی زۆری شوێنەکان جۆرەکانی داربەڕون واتە هەفتا لە سەدی هەر هەموو زاگرۆسی پێکاتەکانی داربەڕون واتە جۆرەکانی داربەڕون بەڵام لەگەڵ ئەوەشدا لە قاتەکانی خواردتر واتە قاتی دوو سێی ئەو دارستانەی ئێمە ڕوەکی وەکو گۆژی وەکو چێویلا وەکو بە حیساب بادام و چەقالە و شیلان و زۆربەی هەرە زۆری ڕوەکەکان لە قاتەکانی ژێرەوە هەن ئەجینا پێکاتەی سەرەکی کە هەفتا لە سەدیەتی جۆرەکانی داربەڕون. دیارە بەگشتی ڕووەک دوو جۆرە یان دارە چێوە یان ئەوەی کە ئاڵفە وەک شێوە جیاو ئەو جوورەشتانە ئێمە لێرەدا لەو کتێبەدا باسی ڕووەکی چێوی یان دارینن کردووە کە سێ بەشن بەشێکیان درەختەکانن وەکو جۆرەکانی داربەڕوو کە زیاتر لە 45 جۆریان هەڵبەتا هاودەنجیان لەسەر نیە ناسێنراون کە بۆ خەڵکی ئاسایی تەنیا دارشەچی و دارهێڵوین و دارمازوین ناسێنراون و جۆری دوو هەمیان دارچکەکانن واتە درەختیلەکان ئەوانەی کە نە درەختی گەورن نە پنجەدارن ئەوانەش هێندێک ڕووەکی تایبەتن وەکو بڵین وەکو بەڵاڵوک کە بەڵاڵوک بۆ خۆی بە شێوەی دارچک دێتە دەرێ چەندانە قەدی سەرەکی هەن ئەنجا جۆرەکەی دیکەشی پنجەدارە پنجەداریش دیارە بەو ڕووەکە چێوی و داریانە دەڵێن کە بە حیساب هەر لە سەر زەوی ڕا بە پنج دێتە دەرێ مەسەلەن دەبینی چەند زۆر چەند پەلی بەسەرێکەوە دێتە دەرێ کە ئەوانەش هێندێک ڕوەکی وەکو تیروێ وەکو شیلان وەکو بڵین جۆرەکانی دیکە کە هەن ئێستا ئاژنا ئەوانەش پنجەدارەکانی زاگرۆسن ئێمە ئەو سێ جۆر ڕووەکەمان هەیە کە بە شێوەی دارین و چێوین. دیارە ئەگەر باس لە جۆری داربەڕوەکان بکەین داربەڕوو بەگشتی زیاتر لە 600 جۆری هەیە لە جیهاندا هێندێکیان ناوچەین تایبەتن بە هێندێک ناوچە بۆ نمونە وڵاتی وەکو مەگزیک 106 جۆری لەیە کە لەو 106 جۆرەی 90 جۆری هەر تایبەتە بە وڵاتی مەگزیک واتا لە وڵاتانی دیکەنین ئەنجا داربەڕوو هێمای گەلی و نەتەوەی 11 وڵاتی جیهانە بەڵام ئەگەر چاو لە زاگرۆس بکەین داربەڕوەکانی زاگرۆس بۆ خەڵکی ئاسایی تەنیا سێ جۆری دەناسێنرێتەوە یەکیان هێڵوینە ئەوەی دیشەچینە ئەوەی دیکەیان مازوینە جا لێرەکانەدا ئەو بۆ خەڵکی ئاسایی ئەو سێ جۆرە بەڵام بۆ کەسانی پسپۆڕ و چازان بە پێی توێژینەوەکان بە پێی لێکۆڵینەوەکان کە کەسانێک هەستاون لە زاگرۆس توێژینەوەیان کردووە پێشتر ئەوانە هەر کەسە و بیرروڕای جیاوازی خۆی هەبووەوە کۆک و هاودەنجیش نین بەڵام زیاتر لە 45 جۆر داربەڕوو لە زاگرۆس ناسێنراوە 45 جۆر کە بۆ خەڵکی ئاسایی هەر هەمویان ناناسێنرێنەوە ڕەنگە لە گەڵادا جیاواز بن لە میوەکەیاندا جیاوازن لە پێستی درەختەکاندا جیاوازن بەڵام چیا بۆ خەڵکی ئاسایی ئەو شتە نالوێت کە بیان ناسنەوە. دیارە دارستان ئەگەر چاو لە ڕابردوو بکەینەوە
ئەو باسی سوودەکانی بکەین ئەلبەتە هەموو سوودەکانە ئەو یەکێک لە سوودەکان یەکێک لە قازانجەکانی بۆ خەڵکی کوردی زاگرۆس دانیشتووی زاگرۆس بەروبەرهەمەکانی بووە. بەروبەرهەم دیارە داربەڕوەکان کە ئێمە دەڵێن داربەڕوو نێوێکی گشتیە بۆ هەموو جۆرەکان. ئێمە ناتوانین بە درەختێکی بڵێنەوە داربەڕووی هەموو یار داربەڕوویە، بەڵام هەر یەکە و ناوی خۆی هەیە کە دیارە هەر کامە و بەروبەرهەمی تایبەتی خۆی هەبووە. ئێمە بەرهەمی سەرەکیمان هەیە، بەرهەمی ناسەرەکی پشمان هەیە لە نێو دارستان و لێڕەوار کە لە نێو داربەڕووی دارەکە بۆ خۆی چێوەکە لەگەڵ گەڵایەکە لەگەڵ بەڕوەکە ئەوە بەرهەمی سەرەکین. بەڵام بەرهەمی ناسەرەکیش هەیە کە مێشولەکان دەبنە هۆکاری دروستبوونیان. بۆ نمونە گەزۆ بەرهەمێکی ناسەرەکیە، جۆری مازوەکان گزگل، خڕنوو، قشکە، پانکە، ئەوانە جۆری بەرهەمەدارەکانن کە هێندێک مێشولە دەبنە هۆکاری دروستبوونیان. ئەنجا بەری درەختەکانی دیکەش وەکو گۆژی وەکو چێویلا بۆ نمونە لە سەردەمێکیدا ئێمە هەستاوین بەری داری جۆری شەچیمان کوتاوە لەگەڵ ئاوێتەی زوڕات و ئەو جوورەشتانە وەختی قوت هێندە نەبووە تێکەڵاو کراوە و ئاردێک سازکراوە لە ئاردەکەش خەپلە سازکراوە. ئەو خەپلە خەڵک خواردوویەتی. معنای ئەوەیە بەروبەرهەمی ئەو دارستانە یەکجار زۆرن، یەکجار بەربڵاویشە و توێژینەوە نەکراوە کە ڕەنگە هەر هەمویان بۆ سبن. بەڵام سەرەکی ترین بەرهەمی دارستان کە دەبێت ئەوەش لێک جیاکەینەوە بەرهەم شتێکە بەری داربەڕووی تەنیا بەڕوویە، بەڵام بەرهەمەکەی ئەوەن کە بە هاوبەشی لە نێوان مێشولەکان و لە نێوان درەختەکە دروست دەبن. بەرهەمەکانیش دیارە خەڵک کەڵکی لێ وەرگرتوون، مازوو فرۆشاوە، دیارە ماچێکی سەرەکی تێدا پێی دەڵێن تانن. ئەو تانەنە ئێمە جەوهەری مازووی پێ دەڵێن کە ڕێژەی لە مازوویدا یەکجار زیاترە، بۆیە مازوو نرخی زیاترە لە بەرهەمەکانی دیکە. کتێبی زاگرۆس و دارستان یەکەم کتێبە کە بە زمانی کوردی سەبارەت بە دارستانەکانی زاگرۆس نووسراوە. ئەو کتێبە بەرهەمی توێژینەوە و لێکۆڵینەوە و خوێندنەوەی نێزیک 6 ساڵی خۆمە. ئەنجا ناوەرۆکی کتێبەکەش باسی تێکڕای پێکاتەکانی زاگرۆس دەکا، باسی کۆنینە و پێشینەی دارستانەکان دەکا، باسی ئافەت و نەخۆشی و مێمەڵەکانی زاگرۆس دەکا، باسی خەسارناسی دەکا، باسی ئەو ئاژەڵ و زیندەوەر و پەلەوەر و باڵندانە دەکا کە بە حیساب سوودگەێنن بە دارستان، باسی نەریتە پەیوەندیدارەکان دەکا، تەقەی مازوو یان ئەوەی کە پێی دەڵێن هێلا مازیە لە هێندێک شوێنان یان بەڕوودۆست داخوا ئایا چەندە سوود بە دارستان دەگەێنن، ئایا زیانیان هەیە، باسی بەرهەمەکانی دارستان دەکا، باسی شێوەی ڕسکانیان دەکا، چۆن خەسارناسی کراوە کە بە چ جۆرێک بنێژرێن بچێندرێن و بە چ جۆرێک ئێمە ئاگاداریان بکەین، باسی ئەو مێژوە دەکا کە لە سەرەتاوە تاوەکوونێ ئەو ڕۆچیان بەسەراتوە چۆن بوون، ڕووبەرەکانیان دەناسێنی هەم لە باشوور هەم لە ڕۆژهەڵات و باسی زۆر بابەتی پەیوەندیدار بە دارستان دەکات. دیارە ئەو کتێبە یەکەم کتێبە کە سەبارەت بە دارستانەکانی زاگرۆس بە زمانی کوردی نووسراوە و کەڵکیش لە 54 سەرچاوەی زانستی زۆر باوەڕ پێکراو کراوە، جگە لە ئەوەی کە من بۆ خۆم سەردانی دارستانەکانم کردووە شتەکانم بە وێنە تۆمار کردوون لە نێو کتێبەکەشدا و خەڵاتی کتێبی ساڵی ئازەربایجانی ڕۆژاواشی بردەوە لە ساڵی 1401 هەتاوی. یەک ملیارد ساڵ زیاترە گۆی زەوی هەیە. دیارە وەک نووسراوە و لە توێژینەوەکاندا هەیە سەرەتا بەفر و سەهۆڵ بووە، دواتر گڕکانەکانە هەڵچوون و لەگەڵە هەڵچوونی گڕکانەکان گازی دیۆکسیدی کەربۆن دروست بووە و بۆتە هۆکاری ئەوەی کە ئەو بەفر و سۆڵانە بتوێنەوە و بەستێنێک ساز ببێ بۆ ڕوەچی چێوی و ئاڵفی یان دارین و ئاڵفی و لەگەڵ زیندەوەرەکان. ئەوە بەشێکی بابەتەکەیە. ئەنجا بابەتێکی دیکەش
ئەگەر بمان هەوێ باسی پێشینە و کۆنینەی زاگرۆس بکەین. ئەنجا بە پێی توێژینەوەکان ئەو ڕووەکانە ئەو دارستانە بەر لەوەی ئێمەی مرۆڤی کورد بووبین هەبوون ئەو دارستانە هەبووە، بەر لەوەی مرۆڤ هەبوو بێ زاگرۆس هەبووە، دارستانەکانە هەبوون، بەڵا دەشتی قاقڕ و تینومان نەبووە. ئەوە مرۆڤ کە هاتە سەرگۆی زەوی ئەو زەویەی تووشی خەسار کرد. دکتۆر محەممەدی مەیمەندی نەژاد لە ڕووی هەڵاڵە ناسیەوە کردوونی 14,800 ساڵ بەر لە ئێستا وردە دوای ڕوانی هێندێک ڕوەچی وەکو گۆژی وەکو بادامەکان و هێندێک ڕوەچی شێوە ئەسپەناجی کە دە پێشدا هەبوون لەوێ دوای وان ئەوانە بوونە هۆکاری ئەوەی کە بەستێنێک ساز ببێ ئێمە جۆرەکانی داربەڕوشمان لە زاگرۆس بڕوێن. بەر لەو 14,800 ساڵەی ئێمە ڕوەچی وەکو داربەڕوومان لە زاگرۆس هەر نەبوو. بەستێن چ سازی کرد؟ ئەو ڕووەکە دڕکاویانە زۆربەی هەرە زۆری ڕووەکە دڕکاویەکان بوونە هۆکار تاوەکوونێ داربەڕوش لە زاگرۆس بڕوێ و 5500 ساڵ بەر لە ئێستا بە شێوەیەکی چڕوپڕ هەموو زاگرۆسی داگرت. 630,000 هکتاریشی ئەلێرە لە باشوور هەیە بەپێی ئامارەکان بەپێی کۆژمێریەکان 630,000 هکتاریە کە پشتی ئێرە زۆر کەمە. بۆ چۆن بەپێی ڕێکخراوی یونسکۆ بەپێی ئەو بڵاوکراوانەی ڕێکخراوی یونسکۆ دەڵێ هەر وڵاتێکی کەمتر لە 25% خاچی وڵاتەکەی دارستان بێ لە دۆخێکی قەیراناوی ژینگەیدا هەڵکەوتووە. معنای ئەوەیە ئێمە لە دۆخێکی قەیراناوی ژینگەداین و دەبێ کارێکی زۆر تایبەتی بۆ بکرێت و شتەکە لەوەنتر نەبێ. هێندێک ئێمە لەو دارستانانەدا ئێمە باس لە پێکاتە دەکەین. پێکاتە لە نێو لێڕەوار بەشی زیندوی هەیە، بەشی مردووی هەیە، دیارە بەشە زیندوەکەی ڕووەکەچێوی و ئاڵەپیەکانن، ئاژەڵ و زیندەوەرەکانن، بەڵام بەشی مردووشی هەیە وەکو بەردێک، وەکو ئەو خاکە، وەکو هەوا، ئەوانە بە یەکەوە یەکتری دروست دەکەن. پێکاتەیە کە تۆ کۆمەڵگەیەک چاوی لێ دەکەی هەموو جۆرە مرۆڤێکی تێدا، ئەو دارستانەش هەموو جۆرێکی تێدا دەبینی. لەوێدا هێندێک ئاژەڵ و زیندەوەر و باڵندە و پەلەوەر و خزۆک و خشۆک و ئەوانە هەن کە ئەوانە بە جۆرێک خزمەت بە دارستان دەکەن. هەم دارستان خزمەت بەوی دەکا، ئەویش خزمەتی بەرامبەری پێ دەکا. بۆ نمونە تۆ تەماشا دەکەی ئاژەڵ بڵین باڵندەیەکی وەکو قژاوکە، یان دەبینی زیندەوەرێکی وەکو سمۆرە یان بەراز، ئەوانە خزمەتکارن، هێندێکیان باخەوانن، هێندێکیان خزمەتکاری بەو دارستانن، چۆن ئەوانە بە شێوەی سروشتی و خۆماچی دێن خزمەت بە دارستان دەکەن. بۆ نمونە سمۆرەیەک دەزانیت کامە بەڕوە پڕکاکڵە ساغا خەرانە بووە دێنیت ئەوەی بربژێر دەکا، هەڵی دەبژێریت و دەچیت لە بندارەکان بە شێوەی خۆماچی و غەریزی دەیشاریتەوە. بۆ چۆن دەزانی ئەگە لە بندارەکەی وەی شاریت تا 3 ساڵان ئەو بەڕوەکە گەورە دەبێ پێویستی بە سێبەری ئەو درەختەیە. واتە تیشتی زیانگەیەنی خۆر لە 3 ساڵی سەرەتایی ئەو نەمامەی زیانی پێدەگەێنی. بەڵام سمۆرەکە دەزانێت لە شوێنێکی دەشاریتەوە قژاوکەش هەر بەو شێوەیە، چونە هەم لە سەردارەکەی دەخوا هەم لە ئەرزێشتوانای خواردنی هەیە. زۆر جار من دەبینی بۆ خۆشم وەرزێڕم باخەوانم لە نێو باخەکەی خۆم سمۆرەشی لێنە، بەڵام تەماشا دەکەم ئەوە لە بن حینی بڵێن دارێکی سێوی من ئەوە یەک دانە بەڕووی لێشین بووە. ئەوە گە قژاوکە نەیهێنی چه هێناوێتی؟ قژاوکەیە دەیهێنی. بەڵام ئێمە هەڵسوکەوتمان بەرامبەر بە قژاوکە و سمۆرە و بەراز، یعنی زۆر خراپە. ئێمە پێمان وایە ئەوانە زیان بە ئێمە دەگەێنن، بەڵام دڵنیابن ئێمەین ئەو ژینگەمان لەوان تێکداوە.
ئەو مەترسیانەی لەسەر دارستانەکانی زاگرۆس هەن بەشێکیان سروشتین بەشێکیان ناسروشتین دیارە هەردووچیشیان هەر دەستێوەردانی مرۆڤە جا چ سروشتی بێ چ ناسروشتی بێ یەکجار زۆرن بەشێکیان هەر ئەو پێشکەوتنەی یان ئەو پیشەسازیەی کە ئێستا هەیە و کاریگەری لەسەر پێکاتەکانی لێڕەوارەکان هەیە بەشێکی زۆریان ئەوەن بەشێکیان ئیدارە و ناوەندەکانن کە بە کێشانی لولە و بە کێشانی هێڵی بەرق و جادە و گەورەکردنی ڕێگاوبان و ئەو جوورەشتانە یان ئەو کانگەی بەرد و بەردەخەڵوز و ئەو جوورەشتانە ئەوانش بۆ خۆیان مەترسین بەشێکی دیکە ئەو مەترسیانن کە لە ڕێگەی نەریتی پەیوەندیدار بە دانیشتوانی لێڕەوارەکان ساز دەبن وەکو ئاژەڵداری بێبنەما ئاژەڵداریەکی نەریتی کۆن کە بەڕۆژ نەکراوەتەوە ئەو ئاژەڵداریەی کە پێویستە چاوێکی تایبەتی لێ بکرێ بۆ نمونە ئێمە بزنی ڕەشۆکی بەخێو دەکەین ئەو بزنە ڕەشۆچیە زیانێکی یەکجار گەورەیە بزن بەزەڕە بزن چێهە شوێنە ئاسیە دەچیت چێهە خواردنە چێهە بە عیساب گیا و اتفاقەیە دەیخوا دیارە سووتان جا چ سروشتی بێ چ ناسروشتی بێ دیارە ئەوەش زیانێکە مەترسی دیکەش گەورەبوونی شارەکانە و ئەنجا گەورەبوونی گوندەکانە و ئەنجا ئەو بەروبەرهەمانن کە لە ناو دارستان و بەداخەوە بوونە بە سەرچاوی قوت و داهاتی خەڵک ناچارە تۆ ئەگەر شغڵی بۆ دابینکەی پیشەی بۆ دابینکەی ئەو کابرایی دانیشتوی دارستان ناچار نییە دەست بۆ دارستانەکەی بەری و ئەنجا مەترسی دیکەش مەترسی ئەوەیە فەرهەنگ سازی نەکراوە کاری بنەڕەتی نەکراوە تۆ گەبەی لە سەرەتاوە لە باخچەی ساوان لە قوتابخانەکان کار بکرێ دەکرێت. دیارە یەکێکی دیکە لە مەترسیەکانی سەردارستان بابەتی شەڕە شەڕ ئەگەر چاو لە ڕابردووی دارستانەکان بکەین شەڕی ئێران و عێراق هەموو ئەو شوێنە ئاسیانەی کە پێشتر دەست لێ نەدراو بوون جادەیان بۆ چوو شەڕ کرا شەڕ هەر ئەوە نییە جادەکە جگە لە جادەکە و بۆ بەجێ پێخستی ئینسانی بۆ هەموو شێوەیان مەڕووماڵات بەجگە لەوێ قسەش تەقەمەنیەکە ئێستاش دەبینی مین ماوە لە سەر سنوورەکان دەبینی هاوینە دەتەقیتەوە و دارستانەکە دەسووتێنیت و ئەنجا ئێستاش دیسانەکەینێ بەردەوامە شەڕ لە سنوورەکان ئێستاش دەبینی شەڕ دەکرێت تۆ پێکداوێژرێ جا لە هەموو سنوورەکان دەبینی تۆ پێکداوێژرێ و دارستانێک دەکەوی پوشەڵێنەکە ئاور دەگریت و دارستان دەسووتێ ئەوە زۆر بەدەگمەن یعنی زۆر بە زەحمەت قەرەبوو دەکرێتەوە جاکەوایە بابەتی شەڕ خراپترین مەترسی بۆ لەسەر دارستانەکانی ئێمە. نەخۆشیەک پەیدا بوون لە بەهۆکاری شتی دیکە بۆ نمونە ڕێژەی بارانبارین لە زاگرۆس لە ساڵانی ڕابردوو داواتە من باشی شاری سەردەشت دەکەم شاری سەردەشت لە ساڵی 1340 هەتاوی تا 1350 لە ماوەی ئەو 10 ساڵانەدا ڕێژەی بارانبارین 900 میلیمیتر بووە لە حاڵێکیدا ئێستا ناگاتە 500 و جاریوان ناگاتە 400 معنایەوە نیواونی و کەمی کردووە و لە زاگرۆس بە تایبەتی لە باشووری زاگرۆس ئەو ڕێژەیە زۆر زیاتر دابەزیوە لە گەرمێنەکان ئەجا لێرەکانەدا ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە درەختەکان ئەو ڕیشانە لە دەرە درەختەکان زۆر گەورە بوون دیوی دەرەوەیان بەڵام دیوی ژوورە دیوی ناوخاچیان ئەویش گەورە بووە بەڵام چونگاتی لە خوارێ ئاو کەم بووە بە حیساب ناتوانانی تەواو ئەو ڕەگ و ڕیشانە بەشێ هەموو جەستەی دەرەوە بۆ لە ڕیشەکان ڕ ماچی نێو خاک و ئەو پێداویستیانە بەڕێکا خواردنی بۆ بەڕێکا لەبەر ئەوەی سەرەتوولەکان لە کاتی شینبوون چرس دەبن و ئاوا دادەچۆڕێن و دوایی وشک دەبن کە وشک بوون ڕەشاوێک لە قەدی دارەکەی دێتە دەرێ کە دیارە ناوینەوە 25 ساڵ لێرەوە پێش ئەو نەخۆشیە لە باشووری زاگرۆس هاتە ئاراوە ئەو نەخۆشیە بوو بە هۆکاری ئەوەی کە 1.5 ملیۆن هێکتار لەو دارستانانە هەر بەو یەک نەخۆشیەی بفەوتێ.
دیارە هەر ڕووەکەی لەگەڵ ناوچەیەک گوراوە، لەگەڵ ناوچەیەک ڕسکاوە، هەر ناوچەی درەخت و ڕوەکی ئاڵفی و چێوی تایبەت بەخۆیەیە. هێنانی ڕوەچێک لە تارانێ ڕابۆ ئێرە دروست نییە، لە بەغدای ڕابۆ ئێرە دروست نییە، لە ئەمریکای ڕاهێنان بۆ ئێرە بۆ ڕازاندنەوەی باغ و فڵان و فیساروشتی وا دروست نییە، بەشێکیان ژارن. ئەنجا ناشتنی تەنانەت تۆ بڵێ من بەڕوێکی لە سەردەشتی ڕابێنمە قەڵازێ دروست نییە. بۆ چون ئاستی بەرزایی هەر با یەک جۆریش بن، ئەگە هەردووچیشیان مازوین بن سەردەشت ئاستی بەرزاییەکەی لە ڕووی دەریای جۆرێکە، بەڵام لە قەڵازێ جۆرێکی دیکەیە، وە کەش و هەوایەکەشی وە شێوەی بارانبارینی ڕێژەی بارانبارینی ساڵانەکەشی و ئەنجا بەجگەل لەوێ قسێش تواناوی هێزی درەختەکەی بۆ نمونە تۆ داری بڵێن شەچینت لە 450 میتر لە ئاز دەریای هەیە تا 2600 میتری ئەوە هەر شەچینی لێیە، بەڵام باشترین شوێن بۆ ڕوانی شەچینی لە 1100 میترە تا 2000 لە مازوینی لە 1400 میتری بۆ 1600 و بۆ هێڵوینی لە 1500 بۆ 1600. معنای وێ لێرەکانەدا تۆ دەبێ بەپێی سروشتی ڕووەکە کە تۆ دارەکە بنێژی وەڕەچاوی تەواوی ئەو شتانەی کە دەبنە هۆکاری گەشەی درەختەکەی بکەی وە گواستنەوەشی لێرە ڕا بۆ شوێنێکی دیکە دروست نییە، تازە دەگەڵ و ناوچەیە گوراوە هێنانی ڕووەکی بێگانە لێر و لەوێڕا ئەوە زیان بە سروشتەکە دەگەێنن. تۆ پێکاتەکەت شێواندووە، تۆ شتێکت هێناوە کە دەبێتە ژار و سەم بۆ دارستانەکەی. یارە ئەگەر بمان هەوێ بڵین ئەو پرسیارە وەڵام دەینەوە کە چ بکەین بۆەوەی کە دارستانەکان بپارێزین، دەپێشدا دەبێت بیر لە هۆکارەکانی فەوتانی بکەینەوە کە ئەو شتە بەچە فەوتاوە و بەچش چارەسەر دەکرێت. ئێستا لە زاگرۆس ئەمە بڵێین سروشت بە سروشت چارەسەر دەکەین، ڕەنگە تۆزێک زەحمەت بێ، هەرچەند کارێکی زۆر باشە، بەڵام لێرەکانەدا ئێمە دەبێت جۆری خەسارەکە بەچی خەسار پێگەیوە دەبێ بین بەرامبەرەکەی وی بێنین بۆی ئەوە بکەین. ئێستا ئێمە خەڵک دەبێ ئاگادار بکەینەوە کەڵک وەرگرتن لە ڕێکخراوی ژینگە پارێزی و کەڵک وەرگرتن لە ئامراز و کەرەستە دەوڵەت دەبێ پشتیوانی بکات لە ڕووی ماڵی، لە ڕووی بڵین کەرەستە و ئامراز و لە ڕووی نیروی یان بڵین هێزی خەڵک وەرگێت و بێت دابینی بکات بۆ ئەوەی کە خەڵکیش هەست بەو بەرپرسیارەتی و دڵسۆزیای بکەن و هاوڕا و هاودەنگ بن و هاوکار بن و بە هەرەوەزی. ئەو سروشتە تەنیا بۆ تۆ نیە، سروشت جیهانیە بۆ هەموو وڵاتانە. من با پێم وان نەبێت لە ئامازۆن 20% هەموو ئۆکسیژێنی گۆی زەوی بەرهەمدێنی قازانجەکەی بۆ میشە و دارستانەکەی میش ئێستا کە ئەو زاگرۆسە کەوتۆتە ناوەندی ئێران و عێراقێ ئەوە بۆ خۆی پاڵوێنەیەکە هەر بۆ تەپوتۆزەی کە هەڵدەستی لە وڵاتە عەرەبیەکان و دێت بەرەو ئێران. ڕەنگە ئەگەر زاگرۆس نەبێ کابرایکی ئیسفاهانی، کابرایکی مەشەدی، کابرایکی تارانی ژیانی بۆ ناکرێت، کەوایە ئەوانیش قەرزداری ئەو سروشتەی ئەو زاگرۆسن، کەوایە هەم ئەو دەبێت دڵسۆز بێ، من دەبێت دڵسۆز بم، وڵاتەکەی دیکەش دەبێت دڵسۆز بێ، هەموو بەیەکەوە هاوکاری. ئێمە دەبێت بابەتی سیاسی وەلانین، دەبێ بابەتێکی جیهانی مرۆڤایەتی بینەکەیە بۆ ئەوەی کە بتوانین هەموو ئەو شتانە جیاکەینەوە. سروشت بۆ هەموو خەڵکە و هەموو جیهان کەڵکی لێوەردەگرێت. هەوڵ بدەین ئێمە سروشت بە سروشت چارەسەر بکەین، سروشت بە سروشت چارەسەر بکەین بۆ ئەوەی کە دەرەنجامی خراپی لێ نەکەویتەوە. کاردانەوەی ئەو سروشتە چونگاتی سروشت زۆر ئێستا زۆر جار هەیە با ئەوەمان لەبیر نەچێ، هیچ گەلێک بەشەڕ و شوور نافەوتێ، هەر هەڵدەداتەوە. تۆ بڕۆ هەزاران شەڕ کراون لەسەر گۆی زەوی چێ فەوتاوە؟ کەس نافەوتێ، هەردوو کەس بمێنن تەواوە دیسان هەڵدەداتەوە وەک فریزووی. بەڵام سروشت لێت و ڕەبێ، سروشت لێت و ڕەبێ چەنەبەری نایە مرۆڤی دەفەوتێنی. سروشت شتێکە کە بەڕاستی مرۆڤ پێی ناوێرێت.
مامۆستایان ئەو کەسانەی پسپۆری بواری دارستان و ڕوەکناسین پێم خۆشە ئاوڕێکی تایبەت وە زمانی زگماچی بدەنەوە بۆ لەبەر ئەوەی کە خەڵکی ئێمە بە زمانی خۆی فێرە کابرا نازانی کوێرکوس ئینفێکتۆریا چییە بەڵام دەزانی دارمازوو چییە کەوایە تۆ بە زمانەکەی خۆت لەگەڵی بدوێ تۆ هەوڵ بدە فێری زمانەکەی خۆت بە چون ئەو زمانەدا هەموو هەست و خست و هەموو ئەو عاتفە و خۆشەویستی و ئەو فەرهەنگ و داب و نەریت و کەلتور و جلوبەرگ و هەر هەموو شتێک دەگەڵ شیری دایکە هەڕژاوەتە ناختەوە ئەو سروشتە تێکەڵاوە دەگەڵ ئەو شتانە دەگەڵ زمان تێکەڵاوە تۆ خەڵکێکی کابراایکی وەرزێر چوزانی کوێرکوس برانتی چییە تۆ فێری کە بڵێ کاکە کوێرکوس برانتی هەر پێویست ناکانێەوە کەشی بێنی با ئێمە زانستەکەمان بکەینە زانستێکی ناوچەیی زانستێک کە هەیە پێتان وە نەبێ ئەو زانستەی ئەوروپا ڕەنگە زۆری لە ئێمە وەرگیرابێ بەڵام بەداخەوان زانیویانە کاری بۆ بکەن و وەریگێڕن و وانێکی کەن و با ئێمە پێویستمان بە زانستی دەرەوەشەیە بەڵام دڵنیاتان دەکەینەوە چارەسەری دارستانی زیاتر بەخۆمان دەکرێت